وەڵازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین خزمەتکردن بە کەسێک کە هەمیشە و بەردەوام قەڵەمەکەی لە خزمەت میلەتەکەی لە خزمەت میلەتێکی چەوساوە و کەسانی کە زوڵمیان لێکراوە بەکارێناوە. دیدارێک لە شاری سلێمانی لە چەند ڕۆژی داهاتوودا ساز دەکرێت بە ناوی قەڵەمێکی ماندوو تایبەت بە مامۆستای کۆچکرد و مامۆستا شوان هەورامی. بزانین لەو دیدارەدا چی باز دەکرێت، ئامانج لەم دیدارە چییە و بۆ گرنگە ئەم جۆرە کەسانە دیداری تایبەتیان بۆ ساز بکرێت، ساڵانە فستیڤاڵیان بۆ بکرێت تا چەند ڕێز لەو ماندووبوونی کە هەیەە دەگیرێت بەم جۆرە دیداران و بە سازکردنی ئەم جۆرە دیبیت و دیدار و هەر شتێک ناوی لێ بنین. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا دکتۆر ژیلوان هەڵەدنین و سەر کاک دکتۆریان زۆر بەخێر بێن. کاک زۆر بۆچی ینی بیرۆکەی ئەمەتان لا دروست بوو کە دیدارێک سازکن بۆ مامۆستای کۆچکرد و شوان هەورامی؟ پێشەکی بەناوی خی گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینانی عەزیزی کەناڵەکەشتان. دیارە ڕێکخراوی بوار وەکو ڕێکخراوێکی ڕۆشنبیری فکری کە تقریبان لە 2011 دروست بە من بۆ خۆم درەنگ هاتمە ناو ڕێکخراوەکە لە 2018 وانە هاتمە ڕێکخراوە. وەکو پێشتریش ئەم ڕێکخراوە کۆمەڵە چالاکی هەبووە، سیمیناری ساز کردووە، مەسەلەن کۆمەڵە دیبیتی زانستی ساز کردووە بۆ مامۆستای شارە زۆری پێشتر لەسەر ئەی ڕەقیب و کۆمەڵە چالاکی ئەوەی کە من بزانم پێشتر کردوێتی. دیارە ئەوەش لەوە هات کە بەداخەوە میلەتی ئێمە بەهۆی کۆمەڵە زوروفی سیاسی و بەهۆی بەڕاستی بڵێم ئەوەی کە زۆر جاراوتر ئێمە هەر گرنگی بە خەڵکانە دێن کە لە سەدەکانی ڕابردووە ژیان و شاعیر بوون و سەر بوون، کاتێککە زەمانێکی زۆر بەسەرانە ئەڕوا ئەنجای بیرمانەکەوێتەوە کەم کەسایەتیان هەبوون. بۆیە ڕێکخراوەکە بیری لەوەی کردەوە بەهۆی ئەوەی کە ئەم کەسانە بێنێتەوە جارێکتر بەرباس یا گرنگیان پێ بە یا جاری وایە چوونەتە خانەی بیرچوونەوەی کۆمەلگەوە بێنێتەوە بیری کۆمەلگا. لە ڕاستیە ئەمە لەوە هات ئێمە هەر بار میلەتێکی وەگەڵێ زیندووکوژی مردوپەریز نەبین. بەداخەوە کاکشوان خۆی کۆچی دوایی کردو، ئێستا ئەوەش هۆکاری خۆی دواتر باسیەکەین. ئێمە پارەکەش دیدارێکمان بۆ بەڕێز دکتۆر حەسەن پێنجوێنی ساز کرد کە ئەویش هەر جنابی ئێستا ماوە، هیوای تەمەندرێژی و لە ساقی بۆ خوازم کە خۆشتان نەزان نووسەرێکی زۆر بەتوانە، خاوەنی دەیان کتێب و فکرێکی جوان لە بواری نووسین، دەستی قەڵەمێکی بەڕاستی وەڵە بە بڕشت و ماندوو لەو بوارەیە. و لەوەشەوە هات کە کەم ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە بیر لەوە بکاتەوە فیستیڤاڵ و دیداری نووسەران ساز بکە. ئێمە بۆیە وەکو پێشەنجێک لەو بارە ویسمان ئەمە بکەین و خزمەتێک بێ یەکەم بە ئەو نووسەرە خۆی و دومیش خزمەتێک بە بواری ڕۆشنبیری و لانی سێمی شێوەیە کە ئەم نووسەرانە وەگەڵە لە دەمێکان نووسن، دەمێکە قەڵەمەکان ئیشەکە و تێزێکی جوانیان هەیە مەسەلەن لە بواری فکری و لە بواری سیاسی، هەتا لە بواری ئەتوانین بڵێم شیکردنەوەی سیاسی و لە بواری ئاینیە کەسێک وەکو دکتۆر حەسەن پێنجوێنی کە دەیان کتێب و شتی جوانی لە ساڵی هەشتاکان نووسیوە واتوان بڵێم یەکێک بۆ لەو نووسرانەی کە یەکەم کەس بووە کە مەسەلەن هەوڵی داوە بە زمانێکی پارایی کوردی ئەو بوارە ئاینێ شی بکاتەوە بۆ گەنجان و لاوانی کورد. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە ڕێکخراوەکە کۆبەوە و بڕیاریدا کەوا دیداری قەڵەمێکی ماندوو بۆ جنابی مامۆستا شوان بێ. تەبعاً ئێمە ویستمان زووتر دیدارەکە بکەین لەو کاتێک ئێستا هەیە، ئەویش بەهۆی زروفی نەخۆشکەوتنی مامۆستا شوان و دواتریش شەڕی ئیسرائیل ئێران و خۆشتانە بینیم بار و زروفی موچەخۆر لە چەند مانگی ڕابردووە چەند ناخۆش بوو. ئێمە وتمان وەڵڵای ئێستا لەم کاتەیە ئەگەر دیدارێکی لەو شازە ساز بکەین لەواز خەڵک تااقەتی هاتنی نەبێ بەم لەلایەکەوە شەڕە لەلایەکەوە خەڵک سێ چوار مانگە موچەی وەرنەگرتووە. کاکشوان خۆشی بەداخەوە لەو دوایانە زۆر وەزعی خراپ بوو لەسەر جێگەوە تەمەنای ئەومانە کە باش بێت و خێرا دیدارەکە سازکەین. ئێمە وامان داناوە نووسەرەکان لە سەردەمی خۆیانە دیدارەکان بۆ سازکەین، ڕێز لێنانکە لە سەردەمی خۆیان نابێ. بەڵام بەداخەوە کاکشوان وەگەڵێک کۆچی دوایی کرد و ئێمەش ئەومە هەر لە فکرا بوو کە بە زووترین کات زۆر بەسرات تێپەڕ نەبێ ئەو دیدارە ساز بکەین و
دەستخۆشیش بۆ هاوڕێیانمان لە ڕێکخراوە کە هەموو ئەمە داسازییان کردووە ئینشاڵڵا دیارەکە ساس بکرێت زۆر باشە کاک دکتۆر باسێکمان بۆ بکەیت بۆچی ناونیشانی قەڵەمێکی ماندووتان هەڵبژاردووە و لەگەڵیشیدا باسێک لە کار و چالاکیەکانی مامۆستا شوان هەورامیان بۆ بکەوە کۆزانین نووسەرێکی وەروە ڕۆژنامە نووسێکی دیار بوو وەروە کار و چالاکێکی زۆری هەبووە بەڵێ دیارە ناوەکە تۆزێک بۆ هەنێک کەسیش تۆزە ئەو پرسیاراکەن بۆچی قەڵەمێکی ماندوو قەڵەم کا ماندووێ مەسەلەنیان زۆر ناو هات ئایا قەڵەمێکی بە برژ بێ نووسەرێکی ماندوو بێ نووسەرێکی شارەزا بێ قەڵەمێکی وەگەڵە کارا بێ زۆر ناو ئاڵ و گۆڕکە لە ناو ڕێکخراوەکە ئیتر هاوڕیان خۆمان لە ناو ڕێکخراوەکە و لە بە پرسکردن بە کۆمەڵە زمانزان و زمانەوانی کوردیش پێمان جواب کە قەڵەمێکی ماندوو یعنی ئەو قەڵەمە ئیتر ماندوو بووەک لەوەی کە مەسەلەن زۆر شتی نووسیوە نەک بمانێت کە هیچ کە نانووسێ بەڵام زۆر شتی نووسیوە ئەوە لەوە هاتووە تاوانەوەی بۆش بڵێم ئەم پێشنیاری کاکپەیوەند کاکپەیوەند عومەر ئەم ناوەی دانا خۆی کەسێکی شاعیر و ماشەڵڵا نووسەرێکی زۆر وەگەڵێ ڕۆشنبیرە لە بواری نووسین و لە زمانزانێکی زۆر باشە لە بواری داهێنانی وشەی جوانی کوردی وانە ئەمە لەوە هات تەمان مامۆستا شوان ئەوەندەی من ناسی بێتم و ئەوەنشکە و برانێتریش پێش من ناسیوانە مامۆستا شوان هەر لە ساڵی هەشتاکانەوە پێم وایە یەکەمین دیوانی شعری بەناوی سۆراغی ژیان لە ساڵی 1970 بڵاوکرێتەوە واتە هەر لە سەرتاوە کەسێکی بە بەهرە بووە یعنی هەر لە سەرەتای لاوێتیەوە ئەو موالی 67 حسابکە بۆ ساڵی 1970 چەندێکە 16 ساڵ بکە یەکەمین دیوانی شعری بڵاوکرێتەوە و بەدەر لەوەش لە سەردەمی هەر گەنجێتی ئەوانە چۆتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی لەوێ یەکسەر دەستیاوەتە بوارە ڕۆشنبیریەکە بوارە ڕاگانی بزوتنەوەی ئەو کاتی ئیسلامی هەر لەوێ مەسەلەن کۆمەڵێ بیرۆکەی دەرکردنی گۆڤار و دواتر کە بڵێن ڕۆژناوی بزوتنەوەی ئیسلامی لێکەوتەوە و هەروەها لە گۆڤاری ڕابەر مەسەلەن دەوری هەبوو لە دەرکردنیە بەدەرەوەی مامۆستا شوان کە ڕۆشنبیرێکی بواری ئیسلامی بووە لە هەمان کاتە ئەتوانین بڵێ مفەکرێکی بواری شیکردنەوە سیاسەکانیش بووە پێم وایە لە پەیامیش کاتی خۆی زۆربەی زۆری شیکردنەوەی هەواڵەکان و ئەوانە کاکشوانێک بەدەرەوەی کۆمەڵێک کتێبیشی لە بواری فکری ئیسلامیشە دوو کتێبی وەبزان وەرجێڕاوە لە بۆ زمانی کوردی ئەوی خلافەت و پاشایەتی و هەروەها کۆمەڵی نامریکی تریشی لەم دوای هەنێکی ئێستا چاپ نەکراون ئەوانش پێم وایە چاپکردن زیاتر بینی مامۆستا ڕۆشنەکەنەوە لەو بوارەیە بەدەرەوەی مامۆستا شوان مفەکر بووە خۆی ڕۆژنامەوانیش بووە و ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش بووە و زمانزانێکی زۆر چاکیش بووە ئەوەی بزانم زمانی عەرەبی زۆر باش زمانی فارسی زۆر باشی زانیوە و مامۆستا شوان وەگەڵێ ئێمە ناومانە ئاوادانێکی ئارام بەڕاستی ئاوادانێکی ئارام بوو و کەسێک بوو وەگەڵێ لە شوێنێک ئەگەر قسەی گوێنە نەجیرا قسەی ناکرد بەڵام لە شوێنێک قسەیە کرد کە جێی خۆی بگرێ ئەمە یەکێک لە سیفتارە جوانەکانی تامان مامۆستا شوان ئەوەندەی من ناسی بێتم لە چاوپێکوێنێکی دوورودرێژمان کردو بە یەکێک ئێستا تقریبا هەوی هەڵەشن کرا و حازرە بۆی کە چاپ کردی ئینشاڵڵا چاپ بکرێ پێم وایە هەم چەند لە بواری سیاسیە دەوری بینیوە کە هەر لە سەرتاوە کە تێکەڵی بزوتنەوەی ئیسلامی بۆ تا ئەندامی سەرکردایەتی ڕۆیشتووە لە ناو کۆمەڵی ئیسلامی پێش و کێسە کۆمەڵی دادگەریە هەتا ئەندامی سەرکردایەتی ڕۆیشتووە ڕۆشنبیرێکی زۆر کراوەش بوو زۆر بە ئاگا بوو لە ڕووداوەکانی باشووری کوردستان ئەوەی بابەتەکانی بزوتنەوەی ڕۆژناوی بزوتنەوەی ئیسلامی بخوێنێتەوە ئەوەی بابەتەکانی کاکشوان بخوێنێت ئەزانێت کە کاکشوان زۆر بە ئاگا بوو لە ڕووداوە سیاسەکان مەسەلەن باسی ڕووداوەکانی بۆستنە هەرسکی کیلۆکا و کاتە من خوێنەوە ئەوانەی کشمیر مەسەلەن باسی کێشەی ئەو کاتەی دارفور و ئەوانە بەڕاستی هەستەکەی کە کاکشوان خوێنەرێکی زۆر جدی بووە و هەستەکەی کە مۆهیبەیەکی بووە لەباری شتێکردنەوەی سیاسی خوێندنەوەیکی سیاسی بۆ ڕووداوەکان تەمەن کاکشوان بەدەر لەوەی کە ئەم لایەن نەشێ بوو یەکێک بوو لە ئەندام هەرە کارەکانی ڕێکخراوەکە و ئەتوانم بڵێم وەکو زۆر جان لەناو خۆمانە باسەکەین بەڕاستیش وەگەڵێ یەکێک بوو لەو کەسانەی کە وەگەڵێ پرسیاریە کرد و پرسیارەکانیشی وەڵامی پرسیارەکانیشی شیە کرد لە نێو ڕێکخراوەکەی وەش بوو بەڵێ ناو ڕێکخراوەکە بەڵێ ماوەیەکی زۆریش پێم وایە لە 2010 سەرۆکی ڕێکخراوەکەش بووە ینی لە زۆربەی کۆبوونە و دانیشتەکانە بەشداری کرەوە لە زۆربەی چارەکانی ساڵانی ڕابردووشە وجودیشی باشی هەبوو بەڵام لەم دوایە بەهۆی نەخۆشکەوتن و بەهۆی ئەوەیکەوە بەداخۆ تووشی نەخۆشێکی زۆر کوشندە بووە گەڵێ نەیتوانی مەسەلەن لەم دوایە بەشداری هەنێک کۆبوونە و چارەکە بەڵام لە
ساڵی ڕابردووە زۆر بە کارایتر لە زۆر بە چالاک بەشداری هەموو ئەو چالاکانی کە ڕێکخراوکرێتی بەتاوی لە سای 2010 ڕێکخراوەکە و من ئاگادارم کۆمەڵێ هەموو هەفتانە دانیشتنی هەبوو سیمیناری هەبووە لەم دوایە ئێمە کۆمەڵێ سیمینار و وەگەڵە سیمیناری ئۆنلاین و کۆمەڵە چالاکیشمان کرد لە شاری هەولێر بۆ مامۆستا سەلام ناخۆشمان کرد ئەویش مامۆستا شوان دۆرێکی کاریگەری تیا هەبوو لە سازدانی لە بەرنامەکانیەوە ئەو ڕۆژە ئامادە بوو زۆر بە چالاکی و هەتا وەگەڵێ زۆر حەزی لە بوارە فکریەکە بوو و زۆر ئێحتیمامی بەم ڕێکخراوەدا چکو ڕێکخراوەکەش ئیشی هەر فکری و ڕۆشنبیریە بۆی کاکشوان توان بڵێ میچە و لە ئەندامە هەرە چالاکانمان بەداخۆ کە دەستمان ڕۆژ وڵاکە دکتۆر هەر سەبار بە قەڵەمی ماندووە بە جدیش ماندوو بوو لەوەی کە بە چەندین هەوراز و نوشیە و بە ناڕەحەتی و لە کاتی شەڕ و ناخۆشیدا لە کاتێکدا کە بۆ هاوڕێکانی لە بەرەیەک بوونجی زوڵم و ستەمی بەعس و بەچەک بوو بێت یان هەر بە شێوازێک بوو بێ ئەم لەملاوە بە قەڵەمەکەی ماندوو بووە یاخود لە ڕاپەڕیندا لە شەڕی ناو خۆدا ینی بۆ خۆی هەر ماندوو بووە ئەنی ئەم ناونشانە هەر بەدەر لەوەش تۆ حسابە گەنجێک تازە پێگەیشتووە کە سوکارگەی تووشی کارەساتی چیمیایی بارانی شاری هەڵەبجە بوون بەداخۆ زۆربیان لەوێتیا چوون و دواتر مەسەر هەر گەنج بە تووشی ئەم هەموو چەر مەسەرە بڕۆ بۆ دیوەرەوە و هەر خۆشی هەر بەداخۆ تووشی کۆمەڵە کارەسات بوو لەم دوایەشە مەسەرەن و ئەتوانم بڵێم مامۆستا شوان لە بواری نەتەوەیە یەکێک بوو لەو کەسانەی کە بوارنەتەوەکەی مۆتوربا کرد بە بوارە ئیسلامیەکە یعنی یەکێک بوو لە جوانەکانی کاکشوان و کاکشوان ئەتوانین بڵێن بیرمەندێکی نەتەوەی داعش ئیسلامی بوو ئەگەر وەگەڵ ناونیشانێکی زانستی بۆ دابنین ئەو کەسەی ئەگەر لە نزیکەوە کاکشوانی دوانە بێ ئەزانە کاکشوان زۆر ینی لەو بارە قوڵ بوو بۆ کە نەتەوەی ئێمە پێویستی بە جۆرە لە ڕیفۆرمی سیاسی جۆرە لە ڕیفۆرمی ئاینی هەیە لە بوارە ئاینەکە لە بوارە سیاسەکەیە و زۆر من لەو مقابلە کە کردومە لەگەڵیا دوای مقابلەکەش ئەو هیوای ئەوە بکە مەسەرەن چاکسازی هەتا لەم حیزبە ئیسلامی نەشە بکرێت بۆی کە زیاتر گەشە بکەن بەتابەت زیاتر ڕۆبس ناو خەڵکەوە لە بواری فکریشە هەتا هەوڵەدا مەسەرەن وەگەڵ ئیسلامێکی کوردی بە کورداندنی ئیسلام بۆی کە خەڵک باشتر تێی بگا و زیاتر بچێتە ناو خەڵکەوە و هەتا ئەو یعنی مەسەرەن زۆر جار ئەمان بینی نووسینەکانی شێوازێکی ڕەخنەی پێوە دیار بوو لە مزوروفەیکە مەسەرە میلەتە هاتووە و پێی وابوو بێت تێزێکی تازە بدۆزرێتەوە بۆی کە هەم ئەم حیزبە ئیسلامیانە کارابن هەم لە بوارەنەتەوەیەکە زیاتر بچنە پێشەوە بۆی کە ئەو حیزبانی تر کە مەسەرەن حیزبی تر هەیە مەسەرەن بە ناوی چەپۆوانەوە ئەو بڕایە بکە حیزبە ئیسلامیەکان ئەبێ پێشبڕکە لەگەڵ حیزبانە بکەن لە بوارەنەتەوەیەکەیە واتە لە من بۆ خۆم جۆم لێ بۆ کە باسی کە پرۆسەی ئاشتیە کرد لە باکووری کوردستان ئەو زۆر دەمێک بوو من لە نووسینەکانی شێخەکە زۆر دەمێ بوو کە هیوای بۆ بکە ئەکرێ مەسەرەن مافەکانی کورد لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ دەسەڵات و ئەو شێوازە تەقلید و کلاسیکی کە بە چەک تەنها مافسێنی ئەو پێی وا بوو کە ئێستا باوی ئەوە نەماوە بای ئەوەی کە ئێستا گفتوگۆ بکرێ مەسەرەن بە شێوەی ئاشتی ئەتوانیتەوە ئەوەی کە بە شێوەی ئاشتی و بە گفتوگۆ توانی بیپسڕی لەواشێ بە 10 ساڵ شەڕ نەتوانی بەدەستی بێنی چەندین ساڵ پێش ئێستا ئەو بیرۆکەی هەبوو تاوە ئێستا ینی ئەوانی کەش دریکیان پێکرد جێبەجیان بەڵێ هەر لە بای نەتەوەیە من چەند هزار جۆم لێوەیان لە نووسینەکانی شاو هەیە کە پێی وا بوو دەوڵەتی کوردی ئەکرێ مەسەرەن بە ئیسفادەکردن لە ئاین ئێمە چۆن تورک و فارس و عەرەب ئیسفادان لە ئاینی ئیسلام کردووە ئاینی پیرۆزی ئیسلامیان مەسەرەن لە بوارە سیاسەکە بەکارهێناوە بۆی کە دەوڵەتی پێ دروستکەن کوردیژەی مەسەرەن ئەتوانێت شتێکی وا بکە هەتا لە پرۆژەی ئەوەی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی پێم وایە لە ساڵانی پێشوە دەورێکی کاریگەری هەبوو لە نووسینە پرۆژە لەگەڵ تۆر کامەران ئەوانە یەکێک لەو کەسانەی کە دامی ئەم پرۆژەیە کرد دامی پرۆژەی کوردی و بە شێوازە وەگەڵ شێوازە ئیسلامیەکەی بۆ شێوازەکە ئیسلام ئەتوانێت خزمەتی دروستکردنی دەوڵەتی کوردی بکە ئەو بیرمەندێکی نەتەوەی داعش ئیسلامی و بەڕاستی منەوەنەی کە کاکشوانم ناسی بێت و نووسینەکانی بخوێن بێتەوە لە نزیکەوە یەکترمان دوانە بێ
و بەدەرەوەش لەسەر هەموو ڕووداوێکی سیاسی مەسەڵەن قسەی خۆی هەبوو بەتاوی لە شوێنانێک کە پێویست بیا قسەی خۆی کردوە بۆ چوون و تێڕوانین و هەتا پێشبینەکانیشی زۆر جاهاتە دی. باشە دکتۆر با باسێکی دیدارەکە بکەین دیدارەکەکەی ئەنجام ئەدرێت و کێن ئەوانە ئەتوانن بەشداری لە دیدارەکە بکەن و ناڕووکی دیدارەکە قسە و باسەکان لەسەر چی ئەبێت؟ دیدارەکە ئینشاءالله ڕۆژی چوارشەمە ئەنجام دێت لە شاری سلێمانی لە هۆڵی تەوار و ئەو کەسانەشی کاتوانن بێن هەموو کەسێک دەتوانێت بێ چوو کاکشوان هەر مڵکی ئێمە بە مڵکی لایەنێک و ئیتیجایەکی نازانین چوو کاکشوان خۆی ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بوو کاکشوان بیرمەند بوو کاکشوان نووسەر بووە کاکشوان ڕۆژنامە نووس بووە هەموو ئەو لایەنە جیاوازانەی کە کەسێکی ڕۆشنبیر هێدی کاکشوانی شەی بوو لەبەرەوە توانین بڵێن کاکشوان مڵکی نەتەوەی کوردە نەک مڵکی هەرتەنها لایەنێک و هەموو کەس دەتوانێت بێ و ئەوەی کە بە چالاک کێشەساوە وەکو باسم کرد ڕێکخراوی بوارە و ڕێکخراوی واریش وەکو باسم کرد دەمێکە بەنیازی ئەنجامدانی ئەم چالەکە بەڵام بەداخەوە نەخۆشکەوتنی کاکشوان ئەو زروف و بارودۆخی کە هات بەسەرە ئەوە تاخیری کرد جنایەمان پێمان خۆش بوو لە سەردەمی خۆیە و بەدەستی خۆی وەگەڵی ئەو ڕێزدانەی وەرگرتایە و ئێمە دەمێک بۆ قسەمان لەسەر ئەمە کرد بوو بەس بەداخەوە شڵا خوای گەورە لی خۆش بوو جگەی بەهەش بێ سەربەرز بن کە سوکارێک سەربەرز بن هاوڕێکانی شڵا وەگەڵی ڕێگەی هەرڕوون بێ و یادیشی هەرمان بێ ئێمە مەبەستەکەمان لەو دیدار ئەوەیە کە ناوی کاکشوان بە زیندوی بمێنێتەوە نووسینەکانیشی هەنێکی تاسە چاپ نەکراوە هەنە کتێبیشی هەیە بە هیوای لە داهاتوو شا بتوانین هەم لە چوارچەوەی کۆبەرهەمێکە نووسینەکانی چاپ بکەین و تێزەکانی بخەینە بەردیدەی خوێنانن و جارێکتر بەر بیری برادەکانی خۆی بینەوە و لێرە شەو داواکارم کە هەموو هاوڕێکان و دڵسۆزانیەوە کە لە سەردەمی ژیانی خۆی خۆی بەدڵسۆز و هاوڕی مامۆستاشوان زانیوە بێن لە خزمەتیان ئابی کاک زۆر ئەم دیدارە ساڵانەیە بێت ینی پلان هەیە ئینشاڵڵا هەموو ساڵێک ئەبێت و هەموو ساڵێکیش ڕێزلێنانێک دەبەخشێتە کەسێک کە شایەنی ئەم ئەوە بێت کە ڕێزلێنانی قڵەوی ماندووی پێشکەش بکرێت بە ئومێدی ئەوەین ئینشاڵڵا بەبێ لە بەرچاوگرتنی لایانی سیاسی بیری جیاواز بەنیازی ئەوین کە هەموو ساڵێک لە کاتێکی دیاریکراوە ڕێزلێنانێک یاخود دەرعێکی ڕێزلان بەخشین بە یەکێک لە نووسەرانی ئەتر لە بواری نەتەوەیە لە بواری سیاسیا لە بواری فکریا بوو بێ هەر شتێک بێ و بارە بەنیازین ئیتر نازانین زوروفیش چی لێ دێ بەڵام وەگەڵ لە پلانی ڕێکخراوەکە هەیە باشە ئەنجامدانی ئەم جۆری دیدارانەوەکو خۆت ئاماژە پێدا کە پێشترش دیدارتان ئەنجام داوە ئایا ڕەبوچوونی هاوڵاتیان لەسەر ئەنجامدانی ئەم جۆرە دیدارانە چییە گرنگی شێ بۆ ئەوان لە ڕاستیە ئێمە کەم جار ئەم بیرۆکەیمان گەڵاڵە کرد لای خۆمان و باس ناکرد زۆر بە شێوەیەکی جوان پێشوازی لێکرا بەتای پارکە دیدارەکان بۆ دکتۆر حەسەن پێنجوونی ئەنجامدا تەسەورمان نەکرد ئەوەنە خەڵک ماشەڵڵا ئامادە بوو ینی لێش دەستخۆشانێکی زۆر بۆ ڕێکخراوکاتەوە کە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی هەیە بیر لەوە کاتەوە کە ئەو نووسرانی لە ژیانان ڕێزیان لێ بگرێ تەبعی بەداخەوە وەکو باسم کرد میلەتی ئێمە هەتا ئێساش هۆکاری زۆرە یعنی وەکو پێویست ڕێز لە نووسەر و لە ڕۆشنبیر و لە مفەکری خۆی نەژیراوە ئێمە ئەگەر سەیری نمونونەکانی هەر لە سەردەمی شێ مەحموودەوە تا سەردەمی حکومەتی هەرێم بەداخەوە ینی نووسەر دائما لە پەرایەزا بووە ئەبێ کەسێکە بێ لایەنێکە بێ ڕێکخراوێکە بە ڕێزیان لێ بگرێ بۆی کە هیچ کە نەبێ ئەم نووسەرانە هەست بە غوبن نەکەن لە ناو میلەتەکەی خۆیانە ئێمە گەسەری مێژووی میلەتانی ئەوروپا بکەین مامۆستانی بەڕێز ئەوان زۆر هەر لە سەردەمی خۆیانە خەڵاتی گەورەیان پێبەخشن ئەگەر سەی خەڵاتە جیهانەکان بکەین کە بەخشرێ بۆ نووسرانە بەداخەوە توانایەوەمان نێکە مەسەلەن توانی خەڵاتێکی وایان بنێ شتی پێ چاپکەن یا مەسەلەن ژیانی خوانێ پێدابینکەن بەڵام ئەکرێ مەسەلەن ئەوە لایانی کەم ڕێزی ئەوان لە بگیرەکەم کەسانە کۆمەڵە خەڵکان ڕێزیان لێگیری کۆمەڵە خەڵکی لە بیریانە لەبەرەوە ئێمەش ئامانجمان ئەوەیە ئەمانجمانەوەکەوە لەو ڕێگەیەوە ڕێزیش ئەگەر کەمیش بێ لەو نووسرانە بگرین هەر بە لە یادمان بن خۆی کاکتۆر ینی پامێکی گرنگیشە بۆ نەوەی ئێستا بۆ ئەم ڕۆژنامە نووسەرە تازانەی کە هەن کە ئێمە کەسێکی وامان هەبوو بەم شێوازە خزمەتی کردوانی ئەم زۆرە دیدارانەش بۆ خۆی خزمەتێکە کە ژیان و کار و ماندووبوونی ئەم کەسایەتێ بۆ ئێمە و بۆ زۆرێک لەم جیلە تازەی کە هەیە بخرێتە ڕوو بەدڵنیایی ئەتوانین بڵێن یەکێک لە ئامانجەکانەوەیە کۆمەڵێن نووسەری ئێمە هەن مەسەلەن نووسەری جیلێکی تایبەت بوو ڕاستە کاکشوان ئێسا مەسەلەن کەسێک موالێدی 2000 بێ یا موالێدی 2005 بێ یا 2010 بێ لاچ کاکشوان نەناسێک و نووسین و
بەڵام کاتێک کە تۆ دیدارێکی بۆکە یان کۆبەرهەمەکەی چاپەکەی ئەیخیتەوە بازار و جارێکی لە سوسیال میدیا و لە کەناڵەکان ڕکلامێکی بۆکەی ئەبینی یەکسەر زیینی خوێنەر یا چای خوێنەر چێت سەرەوەی کە ئەمە نووسەرێکە بووە ئەو بەرهەمەکانێتی یەکسەرویش حەزەکە بیخوێنێتەوە جارێکترێنەوە بەریاد جارێکترێنەوە بەرباس ئەمە یەکێکە لە ئامانجەکان و بەڵێ ئێمە بە هیوایەکەوانەوەی نوێ چاونەوەی کۆن نەکە ڕێزی خوێنەرەکان و ڕێزی کتێب و ڕێزی نووسینی نووسێرەکان بگرێت چوە کاتێ نووسەرێک کتێبێک نووسزای چەند شەون و خونیەکە چەند هیلاکە بێت چەند ماندووە بێ تۆ بە حازرێتە بەردەستەی خوێنیتەوە ینی ئەوە بچێتە ناو زێنی گیری داهاتۆ کە نووسەر هەوا بە ئەوانتە کتێبێ نانووسێ چەند شەو ماندوو بێت چەند سەرچاوە سێرەکە چەندی خوێنێتەوە چەند لە بیری ئەوەیە کە خوێنەکان دڵی خوێنەرەکانی خۆی ڕازی بکە من دایمە بیر لەوە کە ماڵام ئەگەر ئەو کەسانی کە کتێبە خوێندنەوە ئەگەر بەس بیر لەوکەن ئەو کتێبە چۆن نووسراوە بە چەند فلتەرا گەشت و دەستی تۆ هەر لە ئەو دقی کە بیرۆکە لای نووسەرەکە گەڵاڵە ئەبێ تا ئەو دقیقا دەستی تۆ بزانە چەند قۆناغی بڕیوە ئەو کاتە کتێب ئەگەر هەر زانیارێکی زۆر بەسیتی تیاابێ لای تۆ زۆر پیرۆزە بێ یەکسەری خوێنیتەوە گرنگی پێدەی بینەوە سەر کەسایەتی مامۆسای کۆچ کردو ینی لە کاتی پرسەکەیدا زۆرە لە هاوڕەکانی بە دڵێکی بڕەوە باسییان لە شتێکی جیاوازتریە کرد لە تەعاملکردنی مامۆستا لەگەڵیانە یاخود لە هەموو کارانی کە کردوێتی ینی زۆرێک ئەبینین زۆرێک نووسەر هەن زۆرێک کەسایەتی هەن هاوشانی ئەوەی کە ئێنووسی ئەوەی کە پێیەتی پێی خۆشە دەرکەوێت پێی خۆشە ینی زیاتر بە ناوبانگ بێ زیاتر ئەو بێ مامۆستا پێچوانی ئەمەانی زۆر سادە بووە زۆر کەم پێی خۆش بۆ دەرکەوێ ینی تەنها ئەوەیە کە نووسینەکانی بە دەرکەوتووە ینی ئەمە شەر بۆ خۆی خاستێکی زۆر تایبەتمەندە لە کەسایەتیدا زۆر دەتوانین بڵێن کاکشوان ئەوەی من ناسیبێتم تەبعاً لەواسی ئێوە باشتر بە حکمی مەسەن لە ڕاگانی ئێوە ئیشی کردوە باشتر بیناسن و ئەوانەی کە لە سەر و ئێمە و تەمەنیان هەڵچووترە باشتر کاکشوان ئەزم بەڵام کە من ناسیبێتم ئەوان لەگەڵ ئەو هاوڕیانێک لە بوار مامۆستاشوان کەسێکی زۆر سادا زۆر خاکی یعنی زۆر کەم هەبووە کاکشوان ڕکلامی بۆ خۆی کردبێ قەت من جۆم لێنەوە بڵێ من ئەوە زمانزانم قەت من جۆم لێنەوە بڵێ ئەوە کتێب نووسیوە قەت من جۆم لێنەوە بڵێ نووسینەکانی من وایە و ئەوانە بەڵام هەر کەسێک ئەگەر نووسینەکانی بخوێنێتەوە شتەکانی مامۆستاشوان ببینێ بێن ئەزانێک کە چەند قوڵ بووە و ئەوەی کە لە تەعاملی ڕۆژانەشە کاکشوان زۆر سادە بوو ینی کەسێک بوو وەگەڵێ هەرگیزە من قەز نەمبینێ لەسەر و منەوە دانیشێ هایکو خۆ جارێک لە جاران من هەر چوون بۆ لایەکسە لە بەرم هەستاوات و بەرە پێم و یەکسە منی خودە سەر و خۆیەوە ینی منەوەکو شخصێک ئەگەر کەسێک لەگەڵیان ژیاوێ ئەزانێک کە چەند سادە بووە کە چەند خاکی بووە و کەسێکی زۆر بێفیز و خۆ دەرنەخەر بوو بەڕاستی و ئێمە ناومان ناو ئاوەدانێکی ئارام ئاوەدان بوو بەڵام زۆر ئارام زۆر لەسەر خۆ و بێت تەماعیش بوو من نازانانی کە من بزانم کاکشوان لە هیچ پلە و پۆست و هینێکا وەگەڵێ تەماع و هەڵپە و وەگەڵێ پیاوی دنیایی نەبوو بەڕاستی هەوڵشدرا ئەوی بۆ بکرێ ینی خۆی ڕەتی کردوێتەوە وڵی من زۆر لاسە وردەکاری هەنێ لە ژیانی سیاسی نەزانم بەڵام ئەوەنێ من کاکشوان ناسیبێ و ئەو چاوپێکوتنشمان کرد بەیەکەوە کاکشوان زۆر جا هەلی بۆ ڕێکوتەکە مەسەن پۆستی بەرز و لەم لاو مەسەرەن بۆ زۆر شتی لەو بابەتە بەڵام هەڵپەی نەبووە کاکشوان ویستێتی بەڕاستی زۆر بە سادە بژی و ژیانێکی سادەشی بەسەر برد ئەو کەسێک کە ماڵ و حاڵەکەشی ببینێ زای کە چەند کاکتۆر ینی سڕای هەموو شتانەژ ینی بوونی ینی دەنگدانەوەی ینی ناڕەحەت بوونی دەستدانی کەسێکی لەم چەشنە بۆ خۆی بڕاتڵەکینێکیشە بۆ نووسەران بۆ کەسانی دیکە کە هەم بە سادەیی بژین هەم بێفیز بن هەم ئەوەی کە ئاوا لە نێودڵی خەڵکیە جێ خۆیان بکەنەوە و هەمیشە و بەردەوام لە بەرەی زوڵم لێکراوانە بنووسین و قەڵەمەکانیان بۆ ستەم لێکراوان بێت ئەگەن ئەم شوێنەی کە مامۆستاشوان پێگەشتووە وڵا هەر بیرخەرەوەیکی باشە بۆ ئینسان حرفەی مردن باشترین بیرخەرەوەیە کە تۆ مەسەرەن چەند ساڵ بژی چەند بەناوبانگی شاتەکە چەند بەرز بێ چەند نووسی بێ چەند پارەت هەبێ چەند سەرۆت و سامان هەرە بمری بەڵام مهمەوەی تۆ کەم بژی بەڵام جوان بژی و وەگەڵە جوان بژی و سادە بژی چونکە تۆ دوجار مەسەرەن ئەمریت و کۆتایت پێدێکە بۆی کاتێک کە مردی مەسەرەن وەکو مامۆستاشوان 4 کەس بۆت بەخەم بێ مەسەرەن 4 کەس بڵێ بەڵاستی ئینسانێکی جوان لەم ژیانە ڕۆی ئەوە زۆر مهمە بۆ ژیانی ئینسان ئەتوانین بڵێن یەکێک لە
وانەکانی مردنی ئەم نووسرانە مردنی ئەم کەڵە ڕۆشنبیرانە ڕاستی ئەوەیە کێمە تێبگەین ژیان چەند مەسەرەن تەمەمان چەند بێ چەندمان نووسی بێ چەند هەڵپە بکەین بۆ دنیا بەڵام دوجار مەسەرەن ئەوە مەسیرمانە بەڵام مهم ئێستا چەند لە سەدان کەس هەبوو بێ لەم چەند هەفتەیە مردبێ بەڵام چەند کەس یادی ماوە چەند کەس مەسەرەن ئێستا یاد یەکرێتەوە چەند کەس ئێستا مەسەرەن یادگاری جوانی بەجێشت ئەو مهمە ئێستا سکاکشوان هەر لە ئەو کەسە دیارە لاشە لەم هەفتانەی کە تا سکاکشوان کۆچی دوای کردووە دەیان کەس مر بێ وایە بەڵام چەند کەسیان دیارن بۆ چووکە من پاژماوەکی جوان ئەسەرێکی جوانی بۆ ژیان بەجێشتووە بۆ یابینین بە جوانی ماوەتەوە دکتۆر ئەمە بکەمە کۆتا پرسیار لە قسەکانیشتا ئاماژت بۆ کرد کە لە وڵاتانی دیکە پێش ئەوەی کەسەکان ژیان بەجێ بێڵن ڕێز لێنانیان پێدن و هەروە بەرهەمەکان و کار و چالاکیەکانیان بە گەورەدا ئەنێن خۆمان لە کۆمەلگای خۆماندا هەمیشە گلی ئەوە کەڵین دوای مردن کەسەکەمان بیرە بابەتەکانی خێنە پێش چاوی خەڵکی لە دوای مردنی ئەزانین چی کردو و چی نەکردووە هۆکاری ئەمەی کە ئێمە لە دوای مردنەوە بە گرنگی و بایەخی ئەم کەسە ئەزانین چییە بۆچی هەتاوەکو زیندووە ئێمام گرنگی پێ نادەین و ئەو کارانەی کردوێتی بەرز ناینرخێنین خۆی من جۆم لە نووسەرێک بۆ قسێکی زۆر جوانی گوتی من ڕۆمانە نووسم 6 کەس بیخوێنێتەوە وتیان بۆ چۆ ئەم ڕۆمانە ئەو نوسخەی لە چاپەکەی ئێستا کە من شتەکان نووسم لەواچە 6 کەس بیخوێنێتەوە بەڵام کە منە مرم دوای چەند ساڵ 20 ساڵ 30 ساڵ سەدەیەکی تر لەواچ ئەو ڕۆمانەی من بێتە جێگەی تێبینی کەسێک توێژەرێک بە دوای بگەڕە دوای وێڵ بێ بۆ نوسخەیەکی هەموو نووسەرێک وا بیرەکاتەوە ئەمە یەک دوو میلەتی ئێمە بەداخ لە وەزەشینە ئاسایە بووە ئەمە گەستەی بارودۆخی سیاسی کوردستان بکەین لە هەر چوار پارچە نەک لێرە میلەتی کورد هەر لە شۆڕشا ژیاوە لە شەڕ و لە چەوسانەوەیە ژیاوە تۆ هەر سەیری باشووری کوردستانکان هەر خۆتان نازانەوە تەمەتان تا چەند مەسەلەوەتان بیر بێت لە ساڵی لە هەشتاکانەوە سیرکە ئەمە شۆڕشی کوردی ئەمە چمیابارن ئەنفال ئەمە نازانم ڕاپەڕینە دوعیدە شەڕی ناوخۆ ئەنجا کێشە مەشاکلی ئەحزاب ئەنجا شەڕی داعش ئەنجا نازانم چی بەڕاستی میلەتی ئێمە بەس چاوی لەسەر ڕووداوە سیاسەکانە زۆر جار هیوای خەڵک ئەوە بچووکە بێتەوە بۆی کە بەس شەڕی ناوخۆ نەبێ بەس موچە بێ بەس ئەوە ینی کەمتر مەسەلە خەڵگە چێ بۆ ملاولا بۆ ڕووداوی تر بۆ شتی تر بڕاو کە تۆ هەر لە بەیانەوەکە هەڵاسی سەیر ڕووداوە سیاسەکانەکەی ئەوە وەفدی هەرێم چووە بەغا ئەوە هاتەوە ئەو ڕۆیشت ئەو کۆبوونەکرا ئەرۆ لە فڵان شوێن فڵانکە حادیسی سیارە بوو ئەوە ینی کەمتر تۆ چێ سەربا ڕۆشنبیرەکە هەر خۆمان کە جارە سی بینەکەین ئەگەر نووسرا بێ کتێبێ بڵاو کراوە لاش هەر بە سەریا بڕۆین کتێبە چاپ کرا بەڵام بینی ڕووداوێک بۆ سەیرەکەین بۆ میلەتی ئێمە میلەتێکی بەداخەوە چونکە ئەوەنە لەناو ڕووداوە سیاسەکانە ژیاوین کاریگەرین بە هەموو ڕووداوە سیاسەکان کەمتر کاریگەرین بە ڕووداوە ڕۆشنبیرەکان ئەمە هۆکارێکی تری ئەوەیە ئێمە چونکو لە ڕابردووە مافەکانی ئێمە بەداخەوە بە قەڵەم نەسەنراوە هەر بە چەک سەنراوە تۆ سەی چوار پارچەی کوردستان کە سەی شۆڕشەکان کەن هەر خوێنە و هەر شەڕ و فرمێسکە ئەم دەوڵەتانەی کە کوردستانی بەسەرا داگیر کراوە قەت ڕۆژە لە ڕۆژان بیریان لەوە نەکردەوە کە بە شەوەیەکی ئاشتی مافی کورد بن بەس هەر بە شەڕ و بە ڕاپەڕین و بە ڕاپەڕین چەکداری بۆیە خەڵک ئەوەندەی چاوی لەسەر ڕووداوە سیاسی شۆڕژگەڕەکان ئەوە چاوی لەسەر ڕووداوە فکریەکان نییە بە دەرەوەی کە میلەتی ئێمە چووکە دەوڵەتمان نەبووە چووکە موئەسەساتی بەناوبانگمان نەبووە وەگەڵت دەسەڵاتی سیاسیش لەم هەرێمەیە لەم کوردستانەیە لە سەردەمی ژیانی خۆیان لە چەند ساڵی ڕابردووە زۆر گرنگی و بایەخی بە نووسینی نووسەران نەداوە زۆر گرنگی بە نووسەر نەداوە ینی وەکو گرنگی ئەوەی کە لە جیهانە لە سوید مەسەن لە ئەڵمانیا ئەوتە لە سوید مەسەن خەڵاتێکەیە من لە یادداشتەکانی شێرکۆبێکە خوێنماڵێ نازم سۆخۆڕۆ چیە و خەڵاتەکە وەرێگرێ هەڵە کە چوم خەڵاتەکە مەرگ ئەو خەڵاتە پارێکیشی لەگەڵا بوو باسی پارێکی زۆرێک ئەڵێ ئەتوانی بۆ ساڵێک پێی بژی ینی سەریکە هەم درعێک هەم ڕێزە هەم ناوێکیشە ئەڵێ هەرچی ڕۆژنامەکانی ئەو وڵاتە هەبوو سەر ناوی منیان بڵاو کردەوە و ها چۆنە لەوێ بۆ لەبەر ئەوان گرنگی نووسەران ئەزان گرنگی و بایەخی نووسی نووسەران ئەزانن و هەروەها میلەتێکیشن قۆناغی ڕۆشنگەریان بڕیوە قۆناغی ڕێنسانسیان بڕیوە و ئەزانن کە لە قۆناغەکانی ڕابردوو قۆناغی ڕۆشنگەری و ڕێنسان گە سەری مێژوور و پاکەین نووسینی نووسەرانی
ئەوروپا چەند دەوریان هەبووە لە گۆڕین ئەم قۆناغا خراپەکانی کە پێڵەن فترە الموظلیمە پێڵەن فترە تاریکەکانی سەدەکانی ناوەڕاست بۆ کاکە نووسینەکانی مۆنتیسکۆ و ڕۆسۆ ئەوانە بۆ مای گۆڕینی مەسەلەن بۆ دروستکردنی مای شۆرشی فەڕەنسی کە بەشێک لە شۆرشی فەڕەنسی شۆرشی ڕووناکبیری بوو ئەوان ئەوە ئەزانم بەڵام بەداخەوە میلەتیمە تا ئێستا وەگەڵ نەگەگەشتنەوە قۆناغەکانە نەبڕیوە تەمە ناکەین لەمەودا بەرەو باشی بڕەوە ئەمەی ئەم لێرە ئەو قسەیە بکەم کۆتا ڕستا خێڵە بێنی بەژێرە کەم ڕێکخراوەم یادا کاتەوە هیوادارێن ببێتە ڕێڕەوێک و دەسەڵاتی سیاسیش بیر لێ بکاتەوە ئەو خۆی ڕێز لە نووسران بگرێەوە بەبایەخەوە سەیری کارەکانیان بکە چوو بەڕاستی ئەگەرم نووسرانە مردن قەڵامێگەمرێ دەفتەرێگەمرێ کتێبێگەمرێ بیدێگەمرێ ئەبێ بیر لەوە بکاتەوە زۆر ڕاست شاوتان خۆش بێ ماندوو نەبن زۆر سپاس بۆ ئێوە و برادەرانتان لە ڕێکخراوەکە زۆر سپاس سپاس بۆ دکتۆر ژیران هەڵەدنین و سەر کە لەگەڵمانە زۆر سپاس